إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەر گیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم خەسڵەتێک لە خەسڵەتەکانی ئینسانی موسڵمان و صفەتێک لە صفاتەکانی کە لە شەریعەتە ئەمری پێکراوە بریتیە لە مودارات علەما بەم شێوازە تعریفیان کردو و فەرموویانە بریتیە لەوەی کە ئینسان ملاڵتەفەی خەڵکی کات مجاملەیەکی دروستی خەڵکی بکە لە سوحبەت و هاوڵایەتیە جوان بێ لەگەڵ خەڵکە تەحملی ناڕەحەتیەکانی بەرامبەری بکات ابن بەطال یەکێکە لە شوڕاحی بوخاری ئەفەرمێ مدارات بریتیە لە خفض الجناح للناس باڵت ڕاخی بۆ خەڵکی ولين الكلام لهم قصد نرم بێ لەگەڵیانە وترك الإغلاظ والتندي والرقي تۆ لە بەرامبەر خەڵکە نەبێ بۆیە ابن بەطال ئەفەرمێ المدارات من أخلاق المؤمنين بەشێکە لە ئەخلاقی جوان و بەرزی ئیمانداران حسنی بەسری ئەفەرمێ سەلەفی صالح ئەیان فەرموو كانوا يقولون المدارات نصف العقل مدارات مامەڵەی تەندروست لەگەڵ خەڵکە تەحملکردنی ناڕەحەتیەکانی خەڵک و بەرپەرشدانەوەی هەموو شتێکی خەڵک بەرپەرش نەدانەوە ئەفەرمێ ئەیان فەرموو ئەمە نیوەی عەقڵە ئەفەرمێ بەڵام من ئەڵێم وأنا أقول هي العقل كله بەڵکو هەموو عەقڵ بریتێ لە مدارات و بزانی چۆن مامەڵە ئەکەی لەگەڵ خەڵکە و ژیان چۆن ئەگوزەرێنی رب العالمين لقرآن بيروزا أمر من بيئك للدعوة بانقوازا شون إنسان ما ملأك أفرم أدعو إلى سبيل ربك بالحكمة دانايتي بكار بينا دانايتي أفرمون بريتي لوي هموك سي منزلي خوتي بديتي ولقل منزلك يا نشه الله بيسر بيتشيك ولا فرماني خوا جل جلاله دربتي أفرم أمر أكاب هارون لەگەڵ موسا طبعا ئەو کەسەی کە پەیام وەرەگرێ مامۆستا سەعیدی نورسیە فەرمێ پەیامی ئیسلام ئەوەندە گەورەیە هەر کەسێک وەری ئەگرێ زۆر بە بەهێزی خۆی بە هەموو دنیا ناگۆڕێتەوە طبعا ئەگەر ئینسان لە واقعیشا سیرکە ئەگەر پۆلیسێکی زۆر طەبیعی کە یەت بە ناوی دەوڵەتێکەوە قسە ئەکا خۆی زۆر بە گەورەدان دەوەرە تۆ بە ناوی خواوە ئیستیخلافی خوا بگەێنی لەسەر زەوی و پەیامی خوا بگەێنی جۆرێک لە غڕور لە ئینسانەکە دروسە موسا عەلەیهی السەلام لەگەڵ هاڕونە بیرکەرەوە ڕاستەوخۆ خوا جەل جەلاوە قسەی لەگەڵ موسا کردبێ ئەبێ موسا چەند بەهێزێکەوە ڕۆشتبێ و ئەبینێ ئەم بەتاڵەی فیرعەون خەریکەتی چ کارێکی ناڕەوایە کاتێککە ئەڕوا رب العالمین ئەمری پێ ئەکا اذهبا إلى فرعون خۆت و براکەت هاڕون بچن بۆ لای فیرعەون بەڵام ئاگاتان لێبێ تند نبن لەگەڵیا چونکە ئێوە لەسەر حەقن و ئەو لەسەر باتڵ نە با لەسەر باتڵیش بێ فقولا له قولا لينا قسەیەکی زۆر نەرم و هێواشی لەگەڵکەن لعله يتذكر أو يخشى بەڵکوم بیر ئەکاتەوە هۆش ئەکاتەوە ئەترسێ ئەگەڕێتەوە چونکە هەدەف لە گەیاندنی پەیامە گێڕانەوەی خەڵکە نەک ترساندنی خەڵک کە ئەمە
بابەتێکی زۆر گەورەیە لە فقهی ئیسلامیە و لە باری دعوە و بانگەوازە. ئێمە کاتێک کە مامەڵە ئەکەین لەگەڵ یەکترە هەندێک جار هەستێکمان بۆ دروستە بێ وازای نیفاقەکەین لەگەڵ یەکترە. ئەمە ناکاتە نیفاق. دووڕوویی زۆر جیاوازە لە مودارات. هەموو ئینسانێک منزیلەتی خۆی ئەدەیتێ، بە ئەندازی خۆی منزیلەتی ئەدەیتێ. مناڵێک منزیلەی خۆی ئەدەیتێ، پیرێک منزیلە و گەورەی خۆی ئەدەیتێ، هەمووی تەوزیعەکەی کە ئەمە زۆر گەورەیە. تەسەوور کە ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بابی مودارات عولەما باسییان کردو. ئەم فەرمایشتە باسەکە دایکمان عایشە بۆمان ئەگێڕێتەوە، ئەفەرمێ ڕۆژێکیان کەسێک هات داوای ئیزنی کرد کە بێتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەفەرمێ خۆشەویست زۆری پێ ناخۆش بوو ئەم کەسە هات. فەرمووی بئس ئەخو العەشیرەتی، کەسێکی زۆر خراپە، نەشیاوە ئەم کەسە کە بۆتە گەورە و دەمڕاستی خزمەکان و کەسەکانی خۆی. دایکمان عایشە ئەفەرمێ کاتێ فەلەما دەخەلە ئەلانە لەهو الکەلام، زۆر بە نەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قسەی لەگەڵا کرد، زۆر بە هێواشی لەگەڵیا دووە. ئەڵێ سەرم سوڕما. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێش ئەوەی بێ وای فەرموو کەچی کە هات ئاوا بە نەرمی لەگەڵیا مامەڵەی کرد. ئەڵێ کە پیاوەکە ڕۆشت عەرزی پێغەمبەری خوام کرد صلی الله علیه وسلم، یا رسول الله ئەم پیاوەکە هات تۆ ئاوات فەرموو کەچی دوای ئاوا بە نەرمی بە بەشوشی دەموچاوی گەشەوە مامەڵەت لەگەڵا کرد. فرمووی ئەی عائش إن شر الناس منزلة يوم القيامة من تركه الناس اتقاء فحشه. خراپترین کەسێ لە ڕۆژی قیامەتە ئەو کەسەیە کە خەڵکی وازی لێبێنن لەبەر دەموچاوگرشی و فحش و قسەی ناشین و قسەی نەشیایی ناو مەجلیس و ئەمان. واتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو ئیبن حەجەر فەرمێ موداراتی ئەم کەسە جاهیلەی کرد، زانی چۆن مامەڵەی لەگەڵاکە، بە بەشوشی و دەموچاوی جوانی شەوە ڕایی کرد. ئێمە ئەمڕۆ لە گەنجمانە ئەم حاڵەتەمان زۆر بە ناتەبیعی وەرگرتووە. زۆر کات گەنج واتی ئەگا کە مامەڵەکردن لەگەڵ دەوروبەری گوناهباریە بە ڕق و کینە و دەموچاوی گرش و قسەی زبر و شەریعەتە بەم شێوازە نییە. ئینسان کاتێک کەوا لە ناو کۆمەڵگایەکە ئەبێت، ئایا ئەم کۆمەڵگایە ئیسلامیە ئەم دروستی کردووە یا کۆمەڵگایەکی مختەڵەت و هەمە چەشنە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەردوو کۆمەڵگا ژیانی بەسەر بردووە. تەسەوورکەن لە ناو مەدینە شاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەصحاب لەسەر پەروەردەی ئاینی پەروەردە کراون، بەڵام جوولەکەش لە ناوی حەیات ئەباتە سەر منافقیشی تایە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مامەڵەیەکی زۆر تەندروست و نەرم لەگەڵ هەمویانە ئەکا و موداراتی هەمووشیان ئەکا. ئەم بابەتی موداراتە زۆر گەورەیە، بە تایبەتی بۆ کەسی کاسب لە بازاڕە زۆر گەورەیە. جاری وا هەیە کەسێک شکایەتی حاڵی خۆیەکە وەڵاهی من ڕزقم سوارە و ڕزقم نییە، کوڕەکە کە تۆڵی تەماتە بەدەمچاو تا تەقیوە، هەر کەسیەتە دوکانەوە تۆ پێ هەڵە شاخی. چۆن؟ ئەمە صفەتی ئیسلامی نییە. کەسی موسڵمان لە مامەڵە و بازرگانیە جوانترین دەموچاوی هەیە، بە شوشە موداراتی خەڵکەکە. لە ناو سیارەکە تا سیارەیەکە پێ کرێبارەکەی عینەن موداراتی خەڵکەکەی. کورە لە ماڵە لەگەڵ خێزانی خۆتا بێ موداراتکەی. باوکی وا هەیە ئەزانێ عەسکەریە، ئیستاعیدو ئیستەریعەکە لە ماڵەوە. تەسەوور کە ئەم موداراتەی باوک پێویستە بیکە لە ماڵەوە لە هەموو موداراتی گرنگترە، بە تایبەتی لەگەڵ ئافرەتە. پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لە فەرمایشتە پیرۆزەکە فەرمێ استەوصوا بالنساء خەیرا، وەسیەتتان بۆ ئەکەم بەوەی کە یا وەسیەت بکەن بۆ یەکتری سەبارەت بە ئافرەتان چاکەکار بن لەگەڵیانە، چونکە فإنهن خلقن من ضلع، ئەوانە لە پەراسوو دروست بوون، پەراسوش طبیعەتی ئاوایە لارە، ئەگەر بتەوێ ڕێژی کەیتەوە ئەشکێ بە لاریش ناشیرینە. ئەوە چیمان پێ بڵێ ئەم فەرمایشتە؟ ئیبن حەجەر ئەفەرمێ ئەم فەرمایشتە موداراتی تایە، پێویستەکە تۆ مودارات کەی، بزانی چۆن مامەڵە ئەەکەی. زۆر شت هەیە پێویست ئەکا تۆ قسەی لەسەر نەکەی، زۆر شت هەیە پێویستەکە بە حکمت چارەسەریکەی، زۆر شت هەیە کە لەوە ئەچێت دەموچاوێکی بەشوشی جوانی تۆ حەلیکە. هەموو شتێ قسە حەلی ناکە، هەموو شتێ هەڕەشە و گوڕەشە حەلی ناکە. ئێمە ئیماندار هەیە بزانین چۆن مودارات ئەکەین لەگەڵ یەکترا، لەگەڵ واقعە، حتا لەگەڵ دەسەڵاتدار و سیاسیین و هەموویان ئینسانی موسڵمان ئەوێ بزانێت چۆن مامەڵە ئەکە. مامەڵەی تەندروستی ئینسانی موسڵمان گەورەی ئەکا لە واقعەکەی خۆی. ئەو
کەسێک کە ئەبێتە سەییدی خەڵک تەنها کەسێکە مداڕاتی خەڵکێک ئەگەر مداڕاتی خەڵک نەکەیت قەت نابێتە سەیید و گەورە لەناو خەڵک ئێمە زۆر زەرورە ئەم حاڵەتە جوان تێبگەن یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم منافقین لەناو مەدینەیە 300 منافقی پیا و 170 منافقی ئافرەتە بوو دەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن مامەڵەیان لەگەڵاکە چۆن هەڵسوکەوتیان لەگەڵاکە ئەشیزانی ئەمانە بوتونیان پڕە لە کوفر لعل ڕۆژێ لە ڕۆژەکان بگەڕێنەوە زۆر بە نەرمی مامەڵەی لەگەڵا کرد عەبدوڵڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول لە سەرمەرگا داوای عەباکەی پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم بۆی بکرێ بە کوفن ئەوە کوڕە سەرۆکی منافقەکان عەباکەی خۆی بۆ نار بۆی بکرێ بە کوفن تەسەووری ئەم مامەڵە جوان و تەندروست و مداڕاتەکە خۆ ئەزانێ ئەمانە لە ژێرەوە خەریکی چین هەر عەبدوڵڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول وتی کاتێکە گەڕاینەوە ناو مەدینە ليخرجن الأعز منها الأذل ئێمەی عەزیز زەلیلەکان دەرئەکەین لا تنفقوا على من عند رسول الله حتى ينفضوا ئەمانێ بە دەوری پێغەمبەرەوەن هیچیان مەدەنێ حتا وەکو بڵاوی لێ ئەکەن و دوورەکەونەوە لێمان لەگەڵ ئەمەشا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر مداڕاتی ئەکرد و معاملەیەکی نەرمی لەگەڵا ئەکرد بۆیە ابن حەجەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە فەرمایشتی ئافرەتەکانە ئەفەرمێ سیاسەتی پیا و بەبێ مداڕات لە ماڵەکەی خۆیان جێگەی نابێتەوە حتمەن ئەو ماڵە هەڵ ئەوەشێ ئەگەر سیاسەتی مداڕاتی تیانە لەگەڵ مناڵتە لەگەڵ دراوسێتە لەگەڵ هاوڵتە مەرجنی هەرچی هاوڵی ئێمە وەکو خۆمان بێ یاوا تەسەوورکێ وەکو خۆ دوا بێ وەڵاهی خێزانیشی وەکو خۆت نابێ هیچ کەسێ وەکو کەسێکی تر نییە خوا چۆن ڕەنگەکانی شێوازەکانی بە جیاواز خەڵکن تەبایعیشمان ئەوەهایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاوڵی یەهودی هەبووە هاوڵی لە ئەهلی کتابەوە لە مشریکینیش هەبووە مەگەر نەچۆتە ماڵەکانیان و نانیشی لەگەڵان نەئەخواردن جاری وایە گەنجێک پرسیارم لێکە وەڵام ماوەسا ئەو دراوسێکمانیا هاوکارێکم هەیە هاواریە نازانم نانی بخۆین نەخۆین چی بکەین جاربار شتێنێ ئەحراجە بین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەک ئەو شتێنە ئەم ئەچوە ماڵی نانیشی لەگەڵ ئەخوارد و لەگەڵیشیا دائەنیشت و مداڕاتیشی ئەکرد و لە عینەن کاتیشە هەوڵی چاکسازی ئەدا چونکە ئەگەر مداڕات نەکەی قەت ناتوانی چاکسازی بکەی ئەفەرمێ محەممەدی کوڕی سەماگ ئەفەرمێ من عرف الناس داراهم هەر کەسێک خەڵکی بناسێ مداڕاتیان ئەکە ئەزانێت چۆن مامەڵەیان لەگەڵاکە ئەفەرمێ وهەیبی کوڕی ورد ئەفەرمێ ویستم بچمە خزمەت وەهبی کوڕی منەبێ مدەتێک هەوڵمدا تا بە خزمەتی گەیشتم پێم وت وەڵاهی بۆ یەک پرسیار هاتوو هەرچی سێرەکەم خەڵک هەر هەمووی طبیعەتیان خراپە هەڵسوکەوتیان خراپە پڕگوناهن أريد أن أعتزل الناس والله أما يقول خلقي دور كومو لشاخك لشوينك دور أبو خم جيان بسر برم نجاتم به لم خلقه أفرمي رويتي كلمة فرموي خلق ببيت ونان كري توج ببي خلق نات كري تو إيش بوانا أوانجي إيشيان بتوي بلام برونا وخلق بلام أقاد ليبي فكن بين الناس أصم سميعا كريج بو بيساجبه شد ببيسا خوتي لكركه أعمى بصيرة شاوت هموشتي ببيني لعين كاتشا كوير بي سكوتا نطوقا فرموي هم بيدنگ بو هم قصة كاريج بي بزانت شي أليتو چون ما ملأكي بلام لنو خلقا ما ملبك إمام قرطبي أفرمي مدارات بريتي لويك وازي بازي للدنيا خود واز لإهني زۆرشتی دنیای خۆت واز لێ ئێنی لە پێناوی ئەوەی کاری دنیای خۆشت چاکەیت و دینیشە چاکەی ئەفەرمێ بەڵام شتێکەیە بێ ئاگات لێ بێ لە پەنای مداراتە پێوتێ مداهەنە لە شەرعا مداهەنە ئەوەیە کە واز لە دینت بێنی لە پێناوی خەڵکە نە دینداری خۆتەکەی ڕموزی دینی خۆت ئەپارێزی بەڵام لەگەڵ ئەمەشە کە کەسێک لە بەرامبەری تۆیە هەڵەی کرد تاوانی کرد تەحملی ئەم هەڵە و عەزیەت و ئازاری خەڵکەکەی ئەمە ئەکاتە مدارات إمام غزالي أم باس أبرينة ولا بيني مداهنة ومراهنة أفرمي مدارات ومداهنة أفرمي أم دوانة شون ليك جياكينو إسمن نازانم شبكم طبعا أوي مداهنة إنسان وازل ديني خوي بيني لبيناوي خلقا أما لشريعة حرامة لم لا شو واجبة لسري مداراتي خلقا ولقال خلقا بجي وما ملايكي تندروسكا لقال خلقا زور شتي خلقا ايكن
عفو هەڵبژێرێت و چاویان لێ بنوقێنێ و قسە نەکە چی بکە ئەمە چۆن لە یەکی بکەینەوە ئەفەرمێ سەیری دڵت کە دڵ ئیمامی غەزالی ئەفەرمێ غەرەزی دڵت لە مداڕاتی خەڵکە لەبەر خاتری خوا بوو مداڕاتی ئەمانەت هەموو ئەکرد لە پێناوی ئەوەی پەیامەکەیان پێ بگەێنی جەهلێکیان هەیە ڕێکیان کەیتەوە ئەفەرمێ ئەمە بریتە لە مداڕات و لە شەریعەتە واجبە هەندێک جار لەسەرە هەندێک جار سونەتە هەندێک جار مباحە کە جێبەجێکی بەڵام ئەوێ ئەفەرمێ ئەگەر دڵت بۆ ئەوە بوو تەنها خۆت پارێزراوە بێ و دنیات پارێزراوە بێ بۆیە تەنازولاتت ئەکرد کە بە تەنازولات دێتە پێشچاو ئەفەرمێ ئەو بەشیان مەمنوعە ئەبێ ئاگات لێ بێ و وریابی بەشی نەفسی خۆت بوو مەمنوعە لە پێناوی چاکسازی و ئیسلاحا بوو دروستە ممکنە تۆ لە تۆڕێکی کۆمەڵایەتی ئەبینی هەڵی کەسێک ئەبینی زۆر ئاسایی وەریگرە ممکنە ئەم کەسە لەم کاتا مداڕاتی بەرامبەرەکەی ئەکە چونکە هەموو موقعێک تا موقعێکی تر جیاوازە ئەم بابەتە بابەتێکی دقیقە کە وا مسلمان بێتە پێشاو هەندێک جار وا تەسەور ئەەکەی کە جۆرێک لە نیفاقی کردبێ ئەوە نیفاق نییە ئەوە بریتێ لە بەشی مداڕات ئەگەر بێت و شەرت و شوتەکانی خۆی تیا هاتوێتە دی بۆ شێوازەی کە باسمان کرد ئێمە ئەمڕۆ هەمومان پێکەوە ئەژین خی گەورە وڵات و نیشتیمانێکی بە ئێمە عەتا کردووە لەوە چێ لە زۆر شتا هەوڵ درابێ کە ئێمە بشکێنرێن ئەم میلەتە بەرامبەر یەک بوەستێتەوە بەڵام زۆر گرنگە ئەهلی خواناسی چاویان کراوە بێ زۆر واعیانە لە ماڵی خۆیانە لەگەڵ هاوڵیانە لە کار و کەسابەتیانە لە ناو مزگەوتیانە لە دەرەوەی مزگەوتیانە مداڕات و تەحەمولی یەکترکەین هەتاوەکو هەمومان بەسەری بەرزەوە بە لیقای ڕەب العالەمین شادەبین و لە کاری ئیسلاحە کارمان کردبێ خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە یا ڕەب العالەمین خوای بمانگێڕە لەو عەبدانەی کە لەبەر خاتی تۆ کۆ ئەبنەوە لە جومعە و جەماعاتە بەشداری ئەکەن یا ئیلاهی تۆ خۆت لێمان ڕازی بە تۆ خۆت دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە تۆ خۆت عەفومان کە یا ڕەب العالەمین خوای ئەگەر چی هەڵە و کەم و کوڕیمان زۆرە ئەگەر چی نوقسانیمان زۆرە بەڵام یا ئیلاهی تۆ خۆت ئەزانی بەخوا دڵمان پڕە لە خۆشەویستی تۆ پڕە لە خۆشەویستی دینەکەی تۆ دەیا ئیلاهی بە خۆشەویستی دڵمان هاوارە لێ ئەەکەین و عەفومان کە دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە ئاراممان کە یا ئیلاهی ئارامی بەسەر دڵمانە ببارێنە ئارامی بەسەر ماڵمانە ببارێنە ئارامی بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە خوایە بۆ خاتری گەورەی خۆت ئارامی بەسەر گۆڕمانە ببارێنە ئیلاهی ئەم عەبدانە هاتوونەتە ماڵەکەی تۆ خۆت ئەزانی یا ئیلاهی ئەمانە سوژدە نابن تەنها بۆ تۆ نەبێ یا ئیلاهی پشتیان نەوی ناکەن و ڕکوع نابن تەنها لە بەردەم تۆیان نەبێ یا ئیلاهی تۆ خۆت شاهیدی ئەمان دەسی زەلیلی دوعا بەرز ناکەنەوە تەنها بۆ تۆ نەبێ دەیا ئیلاهی دوعا ئەکەن و دوعاکەنیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشوي سكام أرويك الشعبان مانگا و شعبانی هورامي وما پنج ماچا كولمان ككوتي مدلي إيمانجي هرفرة بالسريعي إيمانجي تمامي وقل مدلي رمضان مانجي وسنوير نور سير ما منن من المدلي الرمضاني مانجا وشعباني ناو راسكش 15 شو براتي كرو خاي قورا فرماشتي صحيح أنا آمن جقد دقناها كعبدك وجو والله أنا بلي رمضان خاسرين كاتكابي وحاضر كردو رمضاني مانجا وشعباني ما كريتو قند لي رمضاني إن جاء محاولة كريبة وحاضر كري براسي أصحابي بيغمروا خواي صلى الله عليه وسلم شج مانجي والله رمضاني وش حاضر كرين واتنا الحمد لله رمضان نزيكا شو كم مانجا وعفو وغفران وبرز بيو إنساني بتابتي جنجة جوانكي
ئەشم دەست بە نەکەری جە مانگە و شەعبانی بعضێک کە دەوێ هەنێ جە ئیسووە حازر کردەوە وەڵی ئاینە بلی لێ ڕەمەزان گڕوێ وەلەو پەڕێوە نیم پەڕ و قورئانیش بۆ تۆ خزمەت و قورئانە کتێب و خوال کردەبەوە ئا پەیوەندێ و وێت و خوای ڕێک کرد دوێ تەوبێوە سادقانەڵ کردەبوو وەڵێ ئانێ بلی لێ ڕەمەزانی تۆ ئیستعدادی ڕۆحی وەرگرتە بۆ تەوبەڵ کردە بۆ بەشکم 15 شەنە تۆ پاک بێبیەوە یا بیچا کەسا بە پاکی بلی لێ ڕەمەزان یەرێ ڕۆژانە تەوا بە وەلەو فرە کەمیج بۆ سەدەقەوە و خێرێ وەڵ هەر کردێ بوو چونکە ئەسحابێ دوعاکێنە فەرماوە اللهم بلغنا ڕەمەزان خوای یاونەما ڕەمەزان و بەرەکەتی جوجە ئەی مانگاوە چونکە مانگە و شەعبانی فرە بە سەریعی ملۆ شەمێ قوجنی کەری و ڕەمەزان ئامن خاسترین کاتەکە پەی ئانەی ئینسان ئیستعداد وەرگێرەوە ئانە ملیت لێ ڕەمەزانی لەزەت مەکەری ڕەمەزان تەمامی مەزانی چێشڵ کردن ئەگەر جە ئیسۆ دەستپەنە نەکەری بەڵام جە ئیسۆ دەست بە نەکەرە اینجا ئیسفادەکەری جە ڕەمەزانیڵ اینجا ئیسفادەکەری جە شەو بەراتیڵ و شەو بەراتی چەنە خواجە دوێ کەسا وەژمە بۆ سەر و ئی زەمینەوە دوێ کەسێ قسێشا چەنی یەکتری نەبوو چەنی کەسێ و مشریکی ئادوێنێ پاڵوێنێ فرماوه يطلع الله تبارك وتعالى ليلة النصف من شعبان على عباده خوا جل جلاله تماشوا أعمال عبدك قرت كرو فيغفر لهم إلا المشرك والمشحن فرماوه جا قرد شاوجبه إلا كسي ونبو مشرك بو إلا كسي ونبو كقصر شني يوتري نبو جا إسيسو قصر جهرش كسي نيا وصاق كرو قصر شني قردي كرو آشتشا كرو ژیان فرە کۆڵتەرا بای ئانێنیا کە قسەڵ چەنی ئەوی نەبوو دڵی گولانەوە گەورە کەرە مدارات و خەڵکی کەرە داوا کەرمە جەزات و پاک و پەروەردگاری ئی ساڵە جوانەیە کە ساڵە و ڕەمەزانینە و بەرەو پیرمامێ داوا ژوانە کەرمە یا ئیلاهی هەرچی ڕەحمەت و بەزەیی و مەرحەمەت و وێتا سەر و ئی میلەتەرە وارنەش یا ئیلاهی جە گرد و گوناهکامە وەش بۆ بە پاکی و ساغی یاونەما و حوزور و وێڵ یا رب العالمین وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله.